لە پیرۆمەگرونەوە سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێتەوەرێکی نوێ لەگەڵ ئێوەی خۆشەویستە بم. دوای دروستبوونی 100 ڕۆژ لە حکوومەت و کابینەی نوێ بڕیار درا و بانگەشەوە کراکەوە ئەبێت لە بەرژەوەندی هاوڵاتیان چاکسازی بکرێت. ئێمە ئەمڕۆ پرسین ئایا تا ئێستا چ چاکسازیەک لە بەرژەوەندی هاوڵاتیان نەکراوە. وەکو بەڵێن درابوو ئەبێ بەرپرسەکان وەزیر و بەڕێوەبەرەکان و ئەوانەی پۆستیان وەرگرتووە لە حکوومەت پۆستەکانیان بۆ بەرژەوەندی شخصی خۆیان نەبێ و بۆ بەرژەوەندی هاوڵاتی بێ. ئایا لە دوای دروستبوونی حکوومەت هەلی کار لە ناو بازاڕەکان زیادی کردووە و گەنجان بە ئاسانی کاریان دەسەکەوێت؟ ئەمە چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە. بەڕای تۆ لەم 100 ڕۆژەی ڕابردوو چاکسازی کراوە بۆ هاوڵاتی لە بەرژەوەندی هاوڵاتی؟ وڵای ئەوە من دەبینم ناوەڵە وا دەڵێ وڵێ چاکسازیەکەین ناوەڵە وڵی چاکسازی چیوان نەکراوە هیچ نەکراوە حکومەت لە 26 ساڵی ڕابردووە چاکسازی پێ نەکراوە. ئێمە بەتەمابین لەم 100 ڕۆژەیە بیکە کو چاکسازی چی کراوە هەر لە باڵاکان و موچەیەکی باش وەردەگرن و هەر فەقیرە دەسەوسێنرێتەوە. کاکەوان بخۆیان هێندێکیان باخەریان پڕە تێرن ئەگەن لە فەقیر نییە. تۆ لە وڵاتێکی زەمانە نییە ئەمڕۆ معاشت وەرگرتو بۆ معاشەکەیان لەوانەیە دینارێک وەرنەگرێت. سەد ڕۆژ زیاتر حکوومەت پێگاتووە تا چەند توانیوانن لە بەرژەوەندی هاوڵاتیان چاکسازی بکەن لە ماوەی ئەم 100 ڕۆژەی ڕابردوو. وڵی بە دڵنیایەوە ئێمە تا ئێستا هیچ چاکسازێکمان نەدیوە بەڵام هیوادارم و مدەوارم وشەکانیان ببێ بە کردار ئەو قسانیان ببێ بە کردار و بە کردار شت بکەن نەک بە قسە. من دەتوانم ئەم وڵاتە بکەمە خۆشترین وڵات بە قسە بەڵام ئایا بە کردار بلۆکێکم لەسەر بلۆکێک داناوە نەم کردووە. خۆی ئەو کاتە ئەساسە کە تۆ بە کردار شتێک بکەیت کە تۆ بە کردار وعدێکدا بە من بیدەیە سەرێ نەگەی بێ بۆ من بە وشەی جوان و ڕێک و پێک دنیا بڕازێنیەوە. وڵی چاکسازی چیوان نەکراوە نە ئیشێ نە کارێ بەڵێنانەی چیان دایان بوو چی بەسەرە؟ وڵی بەڵێن تا سەعادیان ناو بەڵێنەکانی هیچی ناتۆتە جێ هەر وعدێن و بەڵێنەکان سەر جێبەجێ ناکەن. هیچ جیاوازێک نبینی لە پێش حکوومەت و دوای حکوومەت؟ جیاوازەیە بە زۆر کراوە بەس کەم لاگەیشەڵا لەمە دوای لە داهاتوای شەڵات چاکسازی باشتر بکەن. چاکسازی هەیە لە وڵاتە ئێستا بەپێی ئەوەی کە حکوومەت باسی کرد کە لە کابینەی نوێ چاکسازی کرێت بۆ بەرژەوەندی هاوڵاتیان چاکسازی کراوە ئێستا؟ هەر قسەیە چەند ساڵە هەر قسەیە بە کردداری چیان نەکردو باسییان کردو ئەنی نەدامەزراندنێکەیە گەنج ئەنی نازانێت چ بکە گەنج بێزارە بێزار لە وڵات و گەنجێک چی دێ لەسەر ئەو بەڵێنانەی کە حکوومەت داوێت؟ ئەو بەڵێنانە نەگەوە هەزار بەڵێنی تریشدان هەر نایبەنە سەر پێویستی بە گۆڕانکاری ئەم وڵات وەکو لە سەدا سەدنا بەس بەڕێی من تۆزار باشترە تۆزە قسەکانیان خۆشن قسەکانیان وڵی وا دەڵێ وڵێ چاکسازیەکەین لە هەردوو لە هەموو لایەکە وا دەڵێن و ناوەڵە هیچ نەگراوەتە لە بازارەکەی نان ئیشکەی چی شارەوانی حکوومەت لێ ڕاودەنە لێ بۆ شوێنەکەواتەوە بەڵێنیان دابوو چی لێ هات بەڵێنەکە بەڵێن وڵات حکومەت بەس بۆ فەقیرە بەس بۆ فەقیری نایاڵێ کە سابەدەی کەوتەوە. وڵای ئەوە من دەبینم ناوەڵە وڵی من شارەزانیم لێزان نیم بەڵام من بەڵام تۆش هاوڵاتی تو لە بازاڕایی و هاوڵاتێکی وڵاتی چ شتێک سوودت بینیوە لە حکوومەت کە پێت وایە ئەم 100 ڕۆژە باشتر بۆ لە حکوومەتەکانی پێش؟ من هیچ نابینم من شارەزانیم بەڵام هیچ نابینم. نەوەڵای لە بەرژەوەندی هاوڵاتی چیوان نەکراوە بەڵام حیشیش کراوەڵێ نەکراوە حیش کراوە بەڵام حیشەکان هەمووی بە ناتەواوی بەجێژراون تەواو نەبوون بڵێ لە چاوە قیرتاوی ناو شارەکان کردو هەمووی تەواو نەبووە یعنی هێندی عیشیان کردووە عیشی چاکە بڵا هێندی عیشیان کردووە بە نیوەچلی بە زیانەوە ینی تەواویان نەکردووە.
حکومت چاکسازی کردووە لە بەرژەوەندی هاوڵاتیانە؟ هیچ چاکسازیش کرد هیچ کردووە چاکسازی نەکراوە؟ ناوەڵە بۆچی؟ هیچ کراوە منە حکومت بەڵێنی دا کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە ئیش بکە بۆ هەلی کار زیاتر بڕەخسێنێ ئایا کراوە ئەمە یاخودنا؟ ناوەڵە لێرە هیچ نەکراوە هیچ وڵی اینجا بڵم چی لە بەرژەوەندی وڵاتیان چیەوە لە بەرژەوەندی وڵاتانە خەڵک تاعین بکە و هەلی کار بۆ خەڵک بڕەخسێنێ و سولفەی جواز بدا سولفەی قابدا شتانە ئەرزانی خاتە وڵاخ و وڵات کردوێتی لەم 100 ڕۆژەی ڕابردوو؟ نەوەڵات تا ئێستا هیچ نەکراوە بان هیواداریم بکرێ نەکراوە بەس هیواداری. هیواداریم بکرێ ئەگە بیکەنە بێ مەمنون بینەوە گە نەژیکەن دەسەڵات نییە چونکە هەر خۆمان هەڵیانە بژێرن هەر خۆمانیان خێنە سەر و کورسیە بەڕای تۆ کراوە لەم نەوەڵە هەتا ئێستا هیچ خزمەتی بە خوێنکار نەکراوە نەکراوە بۆ کار چییە؟ وەڵی وەکارەکە هەر خۆمانێن ئاوا قبوڵی بکەنە تاکو بەسەرمان بڕوە هیچ نەکراوە حکومت لە 26 ساڵی ڕابردووە چاکسازی پێ نەکراوە ئێمە بەتەمابین لەم 100 ڕۆژەیە بیکە پێی نەکراوە و هیچ بڕاشم نییە لە 200 ڕۆژی داهاتووشا پێ بکرێ پێشی ناکرێت دەسەڵاتدارەکانمان گەندەڵن یعنی ئەوە نییە پشتیان پێ ببەستی هیچی ئەوە نییە ئەسا یعنی دەسەڵاتدارەکانمان نیوەرە دڵت پێی خۆش بێت کە دڵت پێی خۆش نەبێت کە چاکسازینەکە پێی ناکرێت کە پێشی نەکرات تۆ هیچ ئیسفادەی لێ ناکەیت لە ماوەی ڕابردوودا کە حکومەت تەشکیل کراوە هیچ چاکسازیەکی ئەوتۆ بەڕووی ئەم دەسەڵاتدارانە و دیار نییە گەر نیەتی چاکسازی ڕاستەقینەیان هەبێ کو چاکسازی چی کراوە هەر پلە باڵاکان و موچەیەکی باش وەردەگرن و هەر فەقیرە دەسەوسێنرێتەوە هەر خەڵکە بە کۆیلە ئەکرێ هەر خوێنکاری تەخەڕوج و دێتە بازار و ئیژ ناکە من خۆم ئیدارم تاواکردو دووەمی بەشەکەم و هەتا ئێسارگانە دانەمەزراوین بەڵێ لە یەکەمەکان بووم هەتا ئێسارگان چاوەڕێی فەرمانی دامەزراندنمانی بەس حکومەت لەم ماوەیدا لەم هەفتەی ڕابردوودا فەرمانێکی دەرکرد تەنها یەک وەج بە 1250 خوێنکار دامەزرێنێ بۆ ساڵی 2015 بەس ناگرێتەوە ئێمە ناگرێتەوە ئێستا سێ وەج بەیتری ئەوائلیش بەڕێوەیە لە ماڵەوەیە هەتا ئێستا فەرمانی دامەزراندنیان دەنەجێ بەس ئەمە لە کاتێکدایە ئێمە بە بەڵگەوە لامانە کە ڕۆژانە و مانگانە خەڵک لە چەمکە سەربازەکاندا دادەمەزرێ بە موچەیەکی باش چونکە لانی حیزبی لە پشتەوەیە بۆ ئەوائیلەکان نەبێ ساڵی 25000 خوێنکاری زانکۆپی ماگەکان لە زانکۆپی ماگە حکومەکان جگە لە ئەهلەکان تا خەڕوج دەکا 1250 خوێنکار ئەوائیلە ئەوانیش نامەزرێن بە لە پێناوچیدا لە پێناو ئەوەیدا خەڵک بە کۆیلە بکەن خەڵک بکەنە چەمکی عسکەریەوە زیاتر بۆی خەڵک بکەن هەر کاتێکی ویستیان بەکاری بێنن هەندێک ئیش پرۆژە کراوە ڕاستەکان بڵین کراوە و نەکراوە پێ پێویست نا بەس کراویشە زایش کراوە کراوە بەس کەمە بەس وەک پێویست نییە وەڵایەتە نۆژەنکردنەوەی قیتاوی ئەو سەروا دەستی پێ کردو لێەوە خەریکە نۆژەنێکەوە ناو بازارەکەش وەک پێویست باشە من هیچ گەشتبین نیم بەرامبەرەوە حکومەتی کوردی ئەزانی بۆ یعنی تو کاتێک گەشتبینی کە سەیری سەر و ئەوانەی خۆتەوە کرد کەسانێکی باش بوون کەسانێک من چاوەڕێی هەندێشتیان لێ بکرێ من ئێستا لە ماڵەوەم ئەگەر سەیری باوکم کەم هیچی تیانێ بۆ مناڵەکانی بەچی باوکم دڵخۆش بوون وایە ئێستا بۆنە من لە کوردستان ئەژیم کە سەیری بەرپرسەکانم بکەم هەر لە خەمی لێک زیزل و تا هۆگۆڕینی کوڕەکانیان دابن خەمی کوڕی فەقیر و هەژاریان نەبێت لەو سەرجادە بە عارەبانەیەکەوە ڕۆژ تا ئێوارە تووشی بەرپرسیارەتی شارەوانی و دەرکردن و ئەملاولا دەبێ منەوەتە چایچیەکە لەوانەیە ڕۆژانە تا ئێوارە 4000 دەستکەوێت ئەمڕۆ دوو جار هاتوون لای برن من بەرگریم لێ کردووە یعنی هەنێ قسەم بۆ کردووە کە لای نەبن بەڕای تۆ لەم 100 ڕۆژەی ڕابردوو چاکسازی کراوە بۆ هاوڵاتی لە بەرژەوەندی هاوڵاتی وڵی ئەوە من دەبینم ناوەڵە وا دەڵێ وڵی چاکسازیەکەین ناوەڵە وەڵی چاسازی چیوا نەکراوە هیچ نەکراوە حکومت لە 26 ساڵی ڕابردووە چاکسازی پێ نەکراوە ئێمە بەتەمابین لەم 100 ڕۆژەیە بیکە کو چاکسازی چی کراوە هەر پلە باڵاکان و موچەیەکی باش وەردەگرن و هەر فەقیرە دەسەوسێنرێتەوە کاکەوان بە خۆیان هەندێکیان باخەریان پڕە تێرن ئەگان لە فەقیر نییە تۆ لە وڵاتێکی زەمانە نییە ئەمڕۆ معاشت وەرگرتو بۆ معاشقیان لەوانەیە دینارێک وەرنەگرێت حکومت باسی لەوە کرد کە نابێ بەرپرسەکان وەزیرەکان پۆستەکانیان بۆ بەرژەوەندی شخصی خۆیان بێت بەڕاستی بەرپرسەکانی ئێمە بەرپرسەکانی ئەم حکومەتە ئێستا ئەتوانن کارێک بکەن کە پۆستەکانیان بۆ شخصی خۆیان نەبێ بۆ قازانجی خۆیان نەبێ بۆ هاوڵاتی بێ نەوەڵە هیچ نییە هەر هەمووی لە پێناو خۆیانە کۆ خەڵک کۆیشی چیا کرد هەر هیچ ومێدم پێی نیە
ناوەڵە ئەی بۆ وەزیرەکان بە هیچ هەر هیچ کاتی دەنگدانەکە دێنم ناو بازاڕەیە گەڕێ دەنگمان پێ بدە و ئەوە دوایشە دینی نایە لە فەقیری لەسەر جادەکە هیچکە ناوەڵ هەموو شوێنی خۆمەیە بەس ئەمە ئەوانە هیچی نایڵم من هیوادارم ئەگەر ئەوە ڕاستی بێ بە دڵنیایەوە هەتا خۆیان هەبن هیچ کەسێکیان لەبیر نییە هەتا خودی خۆیان و کەسەکانی خۆیان هەبێت نەخەی بە هیچ شێوەیەک هیچ کەسێکیان لەبیر نییە نازانم من لە وەتای بیرم کردوێتەوە لە وەتای فامم کردوێتەوە لەم وڵاتەدا هەر چاوەڕانی چەکسازیم هەر چاوەڕوانم ڕۆژێ لە ڕۆژان وشەکانیان بێ بەڕاستی بەڕاستی من یەک نمونەت بۆ باز دەکەم من تەمەنم 85 تقریبا 35 ساڵم هەتا ئێستا چاوەڕوانی ئەوم ڕۆژێ لە ڕۆژان ئەم وڵاتە گۆڕانکارێکی بەسەرا بێت گۆڕانکارێکی زیاد حەدیش نابڵن گۆڕانکارێکی کەمیش بێ بەسەریا بێت من برادێکم هەیە تەمەنی وەک خۆم 85 وتی ڕۆژێ لە ڕۆژان کوتی لەم گەراجەوە هەستام چوون بڕۆم بۆ سلێمانی وتی پیاوێکی پیر بە تەمەن لە تەنیشمەوە دانیشت بوو وتی باسی ئەم وڵاتیان دەگرت کەوا چاکسازی تێدا ناکرێ وتی ئەو پیاوە پیرە دانەیەکیان دەستی بەسرم داهێنا وتی دەستی بەسرم داهێنا وتی ئای ئێمە ڕۆیشتین بەڵام بۆ تەمەنی ئەمە دنیا خۆشە بێ ئەو کاتە دینا دەگۆڕدرێ وتی بەڵام من وا هەز دەکەم خۆشم دەست بە سەری مناڵێکدا دێنم لە تەمەنی ئەواندا کەوا تەمەنم ڕۆیشتۆ تێپەڕیەوە دەستی بەسەردا دێن دڵم بۆ تەمەنی ئەوە چاکسازی دەکرێت بەڵام هەر ناکرێت کۆتا پرسیار بێ هەر لە چاوەڕوانی دابین یعنی تێناگەم من داواکارم یعنی چۆن دەڵێ کەسانی دڵسۆز بەم میلەتە بەم خاکە ئەم خاکە جوانە گوناحە بەدەست کەسانێکەوە بێکە کە حەزیان بە چاکسازی نەبێ و هیوایەتیان چاکسازی نەبێ لە وڵاتەدا نەکراوە تا ئێستا اونجا بەشکی بشکرێ ئەکرێژی شەڵا من بێدم هەیە من هەمێدم هەیە بکرێ کەواتە گەشببینم قوربان جاوە چەند ساڵە هەروە دەڵێن ناوەڵاوانیە ئەی هەر کەسە بەرژەوەندی خۆ ئیش دەکا کاکە تۆ دڵی چی بەڵام پێ دەڵێم هاشا لە بەرژەوەندی ملەتەکەی قسە دەکا هەیە بەڵام بەعام نا بەڵام هەندێک لە وەزیرەکان هەمویان سوێندی یاسایە خۆن قورئانە خۆن کەوا لە بەرژەوەندی خەڵک جاخە دەپای دێ لە چی دەپای دێ لە چی سوێندیشیان خواردووە بەڵام بەخوا لەوانەیە سوێندەکان لێ بکەوێت ئەرە بەخوا لەوانەیە هێندێکیان سوێندیان لێ دەکەوێت بەڵام هێندێکیان باشن قسە دەکەن لە چاویان لە فەقیر و فەقەر کاکەوان بە خۆیان هێندێکیان باخەریان پڕە تێرن ئاگان لە فەقیر نییە ناوەڵاگان لە فەقیر نییە بەڵام هێندێکیان حەشە کاکە خۆیان هەمووشیان ئێستا پەنجەی دەست بۆگێک نییە حەیە بە ویژدانە و بە زەمیرە و پیاوێکی بە ویژدانە لەگەڵ لە بەرژەوەندی ملەتەکەش قسە دەکا وڵای کردوانە بەسکەم کردوانە کەمێکیان کردووە چاکسازی بەس ئەگەر کەمیان کردووە ئەگە وەک پۆستەکان گۆڕی و جێبەجێکەن و چاکسازی بکەن بۆ خەڵکی ئیش و کار دابینکەن و ئیش بۆ خەڵکی وە دۆست و خەڵک بێ ئیش نەبێ و والله جا پێویست ئەوانیش بەڵێنەکاندا بەڵێنەکە بەر لەسەر لەبەرەوەی بەڵێنە بۆ میلەتە داوە بێ پێویست بەڵێنەکانی خۆیان بەر لەسەر ناتوانن لەبەرەوەی لێرە بنەماڵە حکومەکە کە بنەماڵە حکمی کرد ئەو خزمی خۆی دامەسرێنێ ئەوەکەوەکەواتە پێی ناکرێ ینی کەسی شیاوەکان بە شایستی خۆیان نەچوونەتە ئەو شوێنە هەمووی بە خزمێنە و بە بنەماڵە چوون پێشیان ناکرێت یەکێک لە بەڵێنەکان ئەوە بوو کە حکوومەت ئەبێ چاودێری بەرپرسەکان بکات لە بەرژەوەندی خۆیانە پۆستەکان بەکار نێنن ئایا توانیویانەوە لە بەرپرسەکان بکەن پۆستەکانیان بۆ بەرژەوەندی تۆی هاوڵاتی نەوەڵە هیچ نەکراوە بەرژەوەندی چی ئەمڕۆ هەموو کەس بەرژەوەندی خۆی چێ بەرژەوەندی خەڵکی سیقەت پێیان نییە وەڵا ئینجا بڵێن چی ناتوانم سیقەم پێیان نەبان هیچ جارێ شتێک دیار نییە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەوانەی پێش وەڵی کامانەی پێشوو لەگەڵ حکوومەتی کابینەکانی پێشووتر وەڵا هەروە عینی شتێکوا تا ئاسا هیچ نەکراوە ناتوانێت چۆن یعنی ئەوان هەموو خزمەتێکی وڵاتەوە هەموو سامانێکی وڵاتە لە خزمەتی خۆیان بەکارێن هەمووانە هەموو قسەی سەرشاشن و یعنی قسەی پشتبەردەن بۆ ئێمەی ناکەن بەڵام خەڵگانی چۆن بتوانین لە بەرژەوەندی خەڵکا بەکاری بێن وڵای خەڵک ئەبێ هەتاکو خەڵک بە خۆی ئەم حیزبانە نەگۆڕێ و یعنی هەمویان لەسەر تەغلانە بە ئەو شتە ناکرێت ئەنی ئەستەمە نا من هیچ گەشتبین نیم کاکە جانوەرە کوڕی مەنسوورێکم پێ بڵێ لە ئەم پیرە مەگرونە هەر دوکانیشی هەبێ
یعنی کە دوکاناری ئیشێکی خۆشە لە چاوانێکی سێری هەر هەمووی کاکە جان خەریکی خوێندن لە وڵاتان و چوون بۆ کۆنسرتی یەک وەرەقەی ئەم ئینکا چیە لە هەورێر دەکراو خەریکی ئەم شتانێ سێری کە کاکە ها هەر لە بەرنامەکەی تویا چاو لێیە ئەوە تەشت فرۆشە ئەوە پار دوو جار من ئاگام لێ خەری بڕا بەدەرەوە بۆ ماڵ مناڵ لەبەر باوکی بەجێ نەهێش کەچی ئەمانەوە تا ئەمڕۆ دوو سێ جار ئەم لاولای پێ دەکەن زانی چۆنە ئەتوانن ئەگەر بیانەوێ بەس نایانەوێ خەڵک چاو لە دەستی وان نەبێ ئەوان دەیانەوێ حیزبەکان دەیانەوێ خەڵک چاو لە دەستیوان بێ هەر کاتێکی ویستیان بەکاریان بێنن بەڵام بەس ئەگەر سەرگە هەر موچە لە باڵاکان کە پەرلەمانتارێک موچەی 8 ملیۆن و نیو هەیە خاوەن پێداویستا بێت 150,000 چاکسازی لە 150,000ەکە دەگەر لە 8 ملیۆن نیوەکە ناگرێت 400 ئەندام پەرلەمانی خانشینە هەیە مانگی 6 ملیۆن و 200,000 وەردەی هەر 400 ئەندام پەرلەمان زیاتیش لەوە هەیە 2 ملیار و 500 ملیۆنەکە دەوەر ئەم پارەیەدا بەش کە بە موچەی 500,000 تقریبا نزیکەی دەتوانانی 5,000 خوێنکاری پێدا بمەزرێنی هەر خوێنکار نە خەڵکی تری ئاسایی نایکەن جێبەجێ ناکەم هەمووی دەسەڵات دەوەیە هەر لای پارتی وێچێتێ پارتی وێچێتیش لە کوڕەوە بۆ لە باوکەوە بۆ کوڕ لە کوڕەوە بۆ کوڕەکەی لە عنی نەوەکان عنی هەتا دەبێ وڵاتەکە بگۆڕێ یان بێ بەڕاستی ئەم حیزبە دەسەڵاتدارانە لاسن لەسەر حکوم عنی جی لێشەی تازە حکوم بکە کۆتکار هەبێ بۆ گەنجان نەگەوەی ستا ینی لەم وڵاتە خوا گەنج ینی بەڕاستی بەڕای من پێویستە ینی پاک بکرێتەوە ئێستا هەیە تەمەنی 40 ساڵ 50 ساڵە هەر لە بەشەکانی حکوومەت یان لە دەستگاکان یان لە فەرمانبەر پێویستە جیلە کەوەی تەمەنی ڕۆیشتە سەر 40 ساڵەوە خان نشین بکرێت بە موچەیەکی باش وە توانای ژیانی هەبێ گەنجێک بێدا بمەزرێت هاوڵاتی لەبەرەوەی لە کابینەکانی پێشوو نمونەیەکی باشیان نەبینیوە لەو بەڵێنانەی کە بە هاوڵاتی بە خەڵک درراوە بۆیە ئێستا باوەڕیان بەو چاکسازیانە نییە کە ئێستا بەڵێنە درێت لەبەرەوەی ئەڵێن لە پێشووتریش بەڵێن دراوە و جێبەجێ نەکراوە بۆیە سەر ڕایەوەی کە 100 ڕۆژە حکوومەت دروست بووە بەڵام هاوڵاتیان پێیان وان نییە کە چاکسازیە کرابێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیە بۆ هاوڵاتیە بێ هەرچەندە هەندێک لە پرۆژەکان کەوتونەتە سەر پێ بەڵام وەکو ئەڵێن پرۆژەکان کە من شایانی ئەو بەڵێنە گەورانە نەبوو کە لە هەڵبژاردن و لە کاتی دروستبوونی حکوومەت بە هاوڵاتی درابوو. بەڕای تۆ لەم 100 ڕۆژەی ڕابردوو چاکسازی کراوە بۆ هاوڵاتی لە بەرژەوەندی هاوڵاتی وڵای ئەو من دەبینم ناوەڵە وا دەڵێ وڵێ چاکسازیەکەین ناوەڵە وڵی چاسازی چیوان نەکراوە هیچ نەکراوە حکومەت لە 26 ساڵی ڕابردووە چاکسازی پێ نەکراوە ئێمە بەتەمابین لەم 100 ڕۆژەیە بیکە کو چاکسازی چی کراوە هەر لە باڵاکان و موچەیەکی باش وەردەگرن و هەر فەقیرە دەچەوسێنرێتەوە کاکەوان بە خۆیان هەندێکیان باخەریان پڕە تێرن ئەگان لە فەقیر نییە تۆ لە وڵاتێکی زەمانە نییە ئەمڕۆ معاشت وەرگرتو بۆ معاشقیان لەوانەیە دینارێک وەرنەگرێت بەڵێنیاندا بوو کەوا هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنن ئایا بەڕاستی هەلی کار لە ماوەی ئەم 100 ڕۆژەی کە حکوومەت دروست بووە هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتووە هەلێکی زیاتر بە گەنجان بدرێ بۆ کار من نەخێر خوا هەیە نییە هیچ هەلێکی کار نییە تا من پێم وانە پێم وایە لەمە خراپتریشەبێ من خۆم گەنجم ئەوە تا دوکانم هەیە هەتا ئێستا بێکارم باشە کە من دوکانم هەبێ و دوکاندار بمە هەلی کار لە دوکانەکەی خۆمدانە بێ حکومت کە بۆ گەنجێکی نەڕەخسێنێ 250 پێ نەبێ بێ لای من قەنافزێ چاکە چاوەڕی چی بکە هەلی کار لەکوێ هەیە برام لە وڵاتەدا هەلی کار نییە هیوادارم هەبێ بەڵام نییە لە وڵاتەدا چاوەڕوانیشی لێ ناکرێ هیوادارم حکومەتی داهاتوو نمونەیەک پێشکەشی ئەم خەڵکە کاکە ڕۆژێ لە ڕۆژان ئەمە بێ بە خەونێک بێ بە خەڵەیاڵەکە خەڵک لەم وڵاتیدا بێ ئیش و بێکارە بێت توانە و بێتاقەتە تااقەتی هەتا گەڕانیشی نەماوە هەتا پیاسە و سەردانیشی نەماوە تااقەت و توانای نەماوە بەڕاستی ئەوەنە لە چاوەڕوانیدا ماوەتەوە توانای نەماوە تاوا کۆتایی بە هەموو شتێکاتوە ئەلم بین 3-4 ڕۆژ لەمە پێش گوتیان تەلەبە یەکەمەکان تەلبەکان دامەزرین ئەگەر وا بێ جێی ومێد و خۆش هەلی کار کووە ناوەڵا برا من هیچ مەبینیوە لە ناو بازار کار ئەوەندە هەیە کە گەنجان
بتوان لە خاوەنی کاری خۆیان کار کۆ وڵی ئیشەکە کەسابەتەکە کەمە کابرا نایێ هیچ ناکڕێ وەک کەسابەتەکە کەمە ناشڵ ئیشەکەش کە نەسە جادەکە کار و هەلی کار زیادی کردووە لە ناو بازارە زیای کردو بەڵە فەرقی کردو جیاوازی هەیە لەگەڵ تا لە سا هەفتا زیای کردووە لە سا هەفتا زیای کردووە هیچم نەدیوە هیچم نەدیوە ئەی بۆ درێت بۆ بکەم کاکە درێت بۆ ناکەم بە قوربان بم هەری کار کۆ زیادی کردو هیچ زیادی نەکردو ئەو کەسێ بە خۆی ئازابێ کە کاسی بێکی بدۆزێتەوە هەلێ بۆی بۆ خۆی ئازابێ و کاسی بێکی بدۆزێتەوە کاسبی ناڕەحەت نیە ئێستا ئێستا خۆی براشی نەکەم ئەوان ئەگەر معمەلێکی گەورە لەو پشدادەی کردا 200 کەسیان لە تاعین کردا ئەوە کاسبی بوو وایان نا شەریکاتێک چیان دروست کردا ئەمە ئێستا مە 30 ساڵەکە ئەستا ئەمەموو دەشتەکوا معمەلەکەیە کە 200 کەس عیشی لێ بکە نەخەیر ئەیکوا معمەل و شەریکاتیان نییە کە خەڵک لێ تاعین ببێ و بەتاڵە نەمێنێتەوانێ ناوەڵان نییە هیچ نییە هەموو خەڵک بێ ئیشە هەڵام کەس بێکار و بێ ئیشە ئیشکواه واللهی جیلێک باش و جیلێک خراپە ئەوی معاشیە بێ و شتێکی بە باشە ئەویشی معاشی نێ بەخوای شکار نیە بیکە کامیان زیاترن جیلە باشەکە زیاتر یا جیلە خراپە وەڵا خراپەکە زیاتر هەلی کار لە ناو بازار زیادی کردووە لەم 100 ڕۆژێ ڕابردوو لە دوایەوە حکومەت دروست وڵایەوە ڕاستی بێ نەوەڵا نەوەڵا لە چۆ زیادی کردێ من گەنجێکم بە دوی شەکاگەرم کرێکارێکی دەستم ناکەوێت بەدوای ئەوەش ئەگەڕێ ئیشەکەی نییە کرێکاریە گەڕێم بە دوی یعنی سەجار چوم بۆم کارگانە بۆ کارگەی بلۆ کارگێمە هیچ نییە هەمووی ینی بۆ عەرەبێک هەیە چونکە لە من هەرزانترێکە بە 5,000 لە من هەرزانترێکە بۆ عەرەبەکەی کەن ڕاستی خەڵکەکە خۆی هاوکارە نییە بۆی کە تۆ کارکەی وڵی تە چارەسەرەکە چیە کابرای دوکاندار عەرەبەکەیێنێ بە 5,000 لە من هەرزانتر عەرەبەکەی پێ باشترێکە وەک لەوەی من ئیشەکەی بەدڵسۆزیش بۆ ڕای یەکەم عەرەبەکە ئەوەش ناکە کەمە زۆر کەمە هەیە بە زۆر کەمە لەبەروی یانی حکومت بە جۆرە خۆی بێمتمانە کردو ینی کە لە 3-4 ساڵی ڕابردووە قەیران هەبوو خەڵکەکە هەمووی ترساوە هیچی ینی بڕات بستێت دوکانێکەوە گەر ئیشکەی مانگانە زۆریشکی بە 100,000 ئیشەکەی بۆ خۆم ئیشمە کرد بە 100,000 بۆ مانگێ ڕۆژی 3 تا 4 ڕۆژی 3,000 2,000 ئەوها لەو بینەیە یارێ کرد چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە ینی چاکسازی ڕیشەیی بکرێ گەندەڵی هیچکە نەمێنێ یعنی کە پێویست هەر بە بنەماڵە بڕوە هیچ ئیسفادەی نییە پێویستە کەسێکی بلیمەت و شیا بچێتە شوێنێکی شیاو نەک بە خزمایەتی و بە بنەماڵە بڕوە چونکە چاکسازی ناکرێت والله ئیش وەکو پێویست ئیش وەستاوە بازار ئیش وەستاوە پێویست نییە وەکو پێویست نیە ئیش بەرژەوەندی میلە ینی کەسابەت وەستاوە وەک پێویست ئەم عارەبانەی کە تۆ با بڵێن بژێوی تۆی لەسرە هیچ ڕێژەی فرۆشە زیادی کردو بەراورد بە پێش حکومەت والله کەمتر بووە کەمتر بووە بازار کزە وەک پێویست نییە هۆکار واللهی بڵم هۆکاری بێت چی هۆکاری بێت تەمەە ببی حکومەت وانە هەموو ێگەڵەتە بۆ حکومەت دەبێت چاکسازی بکە بۆ میلەتە بۆ پێشکەوتنی میلەت بۆ بەرژەوەندی میلەت هەلی کار زیادی کردووە لە ناو بازارە کە بەڵێنیاندا بوو هەلی کار زیاد هیچ زیاد هیچ شتێکی هیچ زیادی هەر نییە نەوەڵە هەیە چۆ بۆ ئەوی دەیبینی ئەمەندە بازارەیەگە ئەوی دوکانی شەبێنە عیشکووە چکراوە هیچ نەکراوە هەلی کاری چی من دڵی چیم بە وڵاتە خۆش بکە ئاکە جیان من من لەسەر جادەیەک 2 کیلۆ تەماتە 4 چا بە خەڵک بفرۆشم هەلی کاری چی هەلی کار لە هەموو وڵاتێک بە شێوازێک دەکرێت هەنێک کۆمپانیا بڕەخسێنی ئێستا لە هەموو پیرەمەگرونە هەموو پیرەمەگرون گەنجەکانی بە 2 معمەلی گەورە کێشەی بێکاریان چارەسەر دەبێت کەچی ستەیری پلانی حکوومەتی ئێمەکە سایلۆی داناوە هەر هەمووی تورک و عەرەبیشی لێ دەکات بەنگلادشی هاتوو لە بەنگلادشەوە لێرە فەڕاشی دەکات کاکە من ئامادەم کە محەدم تەواو کردووە ئیشی بەنگلادشەکەتان بۆ دەکەم با من ئیشەکە بکەم بڕواکە سوێن بەخوای گەورە هیچ کەسێک نێ ڕقی لە وڵاتونەتەوەی خۆی بێت سوێن بەخوای گەورە خراپتر بووە والله لەو کاتەوە کە معاش باش بووە خەڵکیانەوە نەترساندووە سوێن بەخوا کابرا معاش وەرناگرێ لە بچکەکەی خۆی خۆشتر دەیە بۆ ناگیرفانە یەکسەر بۆ ماڵەوە ئیشارەتەوە کەس هەر خۆشی بێ بهێنێتەوە دەرە نازان لەکوێ تێگەشتی براکەم من بۆ خۆم لەفە فرۆشم پارەم کاتانە 250 لەفە مەفرۆش ئەم ساڵ ناگاتە 100 لەفەش ئەمە هۆکار چیە هۆکار ئەوەیە یەکی وەک تۆ پەیامنێری معاشەکەت وەرەگری خواخوات ئەم پارەی لە دەست نەچێ بڕواکە زای چۆن یعنی
ئەوە هەموو جارە پارچێک لە زەرگت دەرکەی کە 25 دەرەکەی دیبێ بۆ بازار باشە چونکە تۆ لە وڵاتێکی زمانە نییە ئەمڕۆ معاشە وەرگرتو بۆ معاشەکەیان لەوانەیە دینارێک وەرنەگری نەوەڵە ئەسڵەن خەڵک لە دۆخێکی ئەوەندە ناخۆشدا ئەژی بگرا ئیش و کار هەر لە وڵاتە هەر بە تەواوەتی وەستاوە بەڵە وەستاوە کو هەلیکار بۆ شێ ڕخساوە تەنها هەندێک کەس کە لە کاتی هەڵبژارنەکاندا دەنگیان پێداون ئەم لاولایان بۆکردن تەنها ئەوانە خەریکەدا دەمەزرێن ئەوە دەی من ئاگادارم هەندێک خەڵکیان دامەزراندوتەوە ئەوانەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری پیرەمەگرون بوو ئەوان بە ناومێدیەوە سەیری ئەو بەڵێنانیانە کرد کە حکوومەت پێدا بوون لەبەرەوەی لە پێشووتر بەڵێن دراوە جێبەجێ نەکراوە باسییان لەوە کرد کە متمانیان بەو بەرپرسانە نییە کە ئێستا پۆستیان وەرگرتووە لەبەرەوەی هەندێکیان دووبارەن و ئەوانەی تریش ڕەنگە هەروەکووانەی پێشوو بن کە ئومێدا نەخواست کە ئەمان جیاواز بن باواتەوە بوون کە ئەمان جیاوازتر بن و ئەو قسەیە ئەو ئومێدی کە خۆیان هەیەە بەو وەزیرانە ئومێدی خۆیان جێبەجێ نەبێ بەڵکو چاکتر بن باشتر بن لەوەی کە خەڵک چاوەڕێیان لێکە نمونەیەکی باشتر و جوانتر پێشکەشکان و هەلی کار لە ناو بازاڕی پیرەمەگرون و وەکو سەرجەم شوێنەکانی تر بەڕادەیە کەمی کردووە کە دەیانگوت سەرراوەی موچەی باش بۆ بەس هاوڵاتی ئەترسێ لەوەی ئەم موچەی سەرف کات چونکە ئەترسێ لەوەی جارێکی تر قەیران بەرۆکی وڵاتەکە بگرێتەوە و ئەم پێویستی بە ئەو موچەیە بێتەوە کە لە پێشووترا وەرگرتووە باواتەوە این بتوان باشترین چاکسازی بۆ هاوڵاتیان بکرێت پامێم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ